ئەم کاتتان باش فێرخوازانی ئەزیز، خۆشحاڵ بووم لەوانەیەکی تر داهاتمە خزمەتتان. لەم وانەیەدا باسی فرمانێکی زۆر گرنگ ئەەکەم لە زمانی ئەڵمانیدا کە بە شێوەیەکی زۆر یەکجار زۆر بەکاردێت، وەک فرمانی هابن. زاین بە مانای بوون دێت، زاین بە مانای بوون دێت. ئەم فرمانە لە زمانی ئەڵمانیدا بە شێوەیەکی زۆر بەرچاو بەکاردێت. سەیریکەن بەم شێوەیە لەگەڵ جێناوی کەسێتەکاندا ich bin du bist بەم شێوەیە بەکاردێت بۆ تۆ. یا ist sie ist یاخود es ist یاخود wir sind ihr seid sie sind و هەروەها sie sind. نمونە ich bin لە زمانی کوردیدا بمانای منم، یا لێرەدا ئەڵێن ich bin krank من نەخۆشم بەمانای ئەو میمی کۆتاییدا. نەخۆش کێ نەخۆشە؟ من نەخۆشم. ich bin krank من نەخۆشم. سەیرکەن لێرەدا وەک لە زمانی کوردیدا ئەم میمە من نەخۆشم. ich بەمانای من دێت و krank نەخۆشە، ئەی بڵێ من نەخۆشم. ich bin krank من نەخۆشم. سەیرکەن لێرەدا bin بەو مانایە دێکە کێ نەخۆشە؟ من نەخۆشم. ich bin krank من نەخۆشم. یاخود و هەروەها بڵێ ich bin gesund من تەندروست باشم، هیچ نەخۆش نیم. بە هەمان شێوە بەڵێ لێرەدا و بۆ تۆ دوو بیست سەیرکەن دوو بیست بەم شێوەیە دوو بیست. لێرەدا تۆ نەخۆشیت، تۆ نەخۆش هیت سەیرکەن بە کوردی بمانای هی ئەو یا تی لە کۆتاییدا دێ. کێ نەخۆشە؟ تۆ نەخۆشی. دوو بەمانای تۆ دێت، تۆ و کrank بەمانای نەخۆش دێت، نەخۆش. کێ نەخۆشە؟ دوو بیست کrank تۆ نەخۆشیت، تۆ نەخۆشیت. کێ نەخۆشە؟ تۆ نەخۆشیت. دوو بیست کrank. یاخود ئیا بۆ ئەو دێت، ئیا ئەو بۆ ڕەگەزی نێر دێت. ئیا ist krank کێ نەخۆشە؟ ئەو نەخۆشە. ئیا ئەو و krank بەمانای نەخۆش دێت، نەخۆش. کێ نەخۆشە؟ سەیرکەن krank نەخۆش. ئەگەر بڵێن ئیا ist krank ئەو نەخۆشە، ئیا ist krank ئەو نەخۆشە. لێرەدا بۆ ئەو بۆ ڕەگەزی نێر بەم شێوە ist ئیا ist krank ئەو نەخۆشە. سەیرکەن ئەم بزوێنەی کۆتایی بۆ نەخۆشەکە زیاو بوو، ئەو نەخۆشە. کێ نەخۆشە؟ ئەو نەخۆشە. یاخود زی بەمانای ئەو دێت بۆ ڕەگەزی مێ، sie ist ئەو بەم شێوەیە فرمانی زاین گۆڕا بۆ sie ist. زی ئەو بوتمان بۆ ڕەگەزی نێر. ist krank بمانای نەخۆش دێ، ئەگەر بڵێن ئەو نەخۆشە. sie ist سەیرکەن فرمانی زاین گۆڕانکاری بەسەرا دێ. sie ist krank ئەو نەخۆشە. بەم بزوێنەدا بۆمان دەرکەوت کێ نەخۆشە؟ ئەو نەخۆشە. نەخۆشینەکەی کێ نەخۆشە؟ ئەو نەخۆشە. is بۆ بێلایەن دێت، ئەو بێلایەن. is مەسەلەن منداڵێک نەخۆشە، das Kind ist krank یاخود ist krank ئەو نەخۆشە. krank بەمانای نەخۆش دێ، is بەمانای ئەو دێت. بەم شێوەیە فرمانی زاین گۆڕانکاری بەسرا هات بۆ ئەو ist krank ئەو نەخۆشە. سەیری بزوێنەکە کە نەخۆشە. کێ نەخۆشە؟ ئەو نەخۆشە. یا ist krank ئەو نەخۆشە. یاخود ئێمە wir بمانای ئێمە دێ، wir sind فرمانی زاین گۆڕانکاری بەسرا هات بەم شێوەیە sind بۆ ئێمە sind. wir بمانای ئێمە دێ و krankیش بمانای نەخۆش دێت. ئەگەر بڵێن ئێمە نەخۆشین wir sind krank ئێمە
نەخۆشین سەیری یا و نون بکەن لە ئاخریا کێ نەخۆشە ئێمە نەخۆشین wir sind krank ئێمە نەخۆشین فرمانی زاین بەم جۆرە گۆڕانکاری بەسەرا هات wir sind krank ئێمە نەخۆشین ئێمە نەخۆشین یاخود ئیغە زاید ئیغە بەمانای ئێوە دێت فرمانی زاین بەم شێوە ئەگۆڕێت ئەبێ بە زاید ئیغە بەمانای ئێوە دێت و کرانکیش بەمانای نەخۆش دێت نەخۆش بڵێن ئێوە نەخۆشن ئیغە زاید کrank ئێوە نەخۆشن سەیریکەن نونی ئاخری نەخۆشەکە کێ نەخۆشە ئێوە نەخۆشن ئێوە نەخۆشن ئیغە زاید کrank بۆ ئێوە فرمانی زاین بەم شێوەیە بەکاردێنین بڵێن ئێوە نەخۆشن یاخود ئیغە زاید گزوند ئێوە تەندروستن فرمانی زاین بەم شێوەیە گۆڕانکاری بەسەردا دێت یاخود زی بۆ ئەوان چەند کەسێک زیاتر لە کەسێک دوو نەفەریان سیانیان زیاتر بۆ ئەوان کۆمەڵە کەسێک زی فرمانی زاین بەم شێوەیە زیند ئەبێ بە زیند زی بەمانای ئەوان دێت و کrankiش بەمانای نەخۆش دێت ئەگەر بڵێن زی زیند کrank ئەوان نەخۆشن سەیری نونەکەی ئاخیر بکەن نەخۆشن کێ نەخۆشە ئەوان نەخۆشن سەیری ئەو نونەی کۆتایی بکەن زیند ئەوان نەخۆشن زی زیند کrank بەمانای ئەو نونەی کۆتایی دێت زی زیند کrank زی زیند کrank یاخود وەک لەوانەکانی پێشوودا باسی ئەم زیەمان کرد ئەم زیەکەی لە زمانی ئەڵمانیدا ئێمە کاتێک لەگەڵ کەسێکی نەناسراو یان کەسێکی بەتەمەن لە زمانی فەرمی ئەڵمانیدا لە دام و دەستگاکاندا لە دام و دەستگا حکومەکاندا لەگەڵ خەڵکا قسە ئەکەین وشەی دووی بۆ بەکار ناهێن پێی بڵێن دوو پێی ئەڵێن زی بەڕێستان نمونە کrank گوتمان بەمانای نەخۆش دێت ئەم زیەش لێرەدا بەمانای بەڕێستان دێت بڵێن بەڕێستان نەخۆشن زی زیند زاین بەم جۆرە گۆڕانکاری بەسەرا دێت زی زیند کrank بەڕێستان نەخۆشن سەیری نونەکەکە زیند بەمانای ئەو نونە دێ زی بەڕێستان زیند کrank بەڕێستان نەخۆشن زی زیند گزوند بەڕێستان تەندروستن سەیرکەن زۆر ئاسانە بەو شێوەی باسمان کرد و وەک ئەیبینن لەگەڵ ڕناوی کەسەکاندا جێناوی کەسێتی ئیش بەم شێوەیە زاین فرمانی زاین وەکو گوتمان لێرە بینن ئەمە فرمانە سەرەکیەکەیە سەرچاوی فرمانەکە زاینە بە کوردی بەمانای بوون دێت نمونە بڵێ منم تۆیت ئەوە ئێمەین ئیش بین منم نمونە من نەخۆشم دوو تۆ دوو بیست تۆیت بەمانای چی تۆ نەخۆشیت تۆ نەخۆشیت سەیریکەن وەک لێرەدا دیارە تۆ نەخۆشیت یا ئست فرمانی زاین بەم شێوەیە ئەگۆڕێت لەگەڵ جێناوی کەسەکاندا وەک ئەیبینن لێرەدا یا ئەو بۆ ڕەگەزینێر یا ئست زی بۆ ڕەگەزیمێ بەم شێوەیە ئەبێ بە ئست یاخود ئس بۆ بێلایەن وەکوتمان ئەبێت بە ئست wir sind ئێمە wir sind بەم شێوەیە زاینە گۆڕێن بڵێن ئێمە نەخۆشین ئێمە تەندروستین یاخود ئیغە زاید ئێوە زاید بەم شێوە زاینە گۆڕێ بە زاید ئێوە نەخۆشن ئێوە تەندروستن ئێوە ماندوون هەتا دوایی یاخود زی وەکوتمان بۆ ئەوان زی بۆ کۆمەڵە کەسێک لە نەفرێک زیاتر بێت دوو کەسیان سیان یاخود زیاتر بەم شێوەیە زاینە گۆڕێت ئەبێ بە زیند نمونە ئەڵێیت زی زیند کrank زی زیند müde ئەوان ماندوون ئەوان نەخۆشن یاخود وتمان ئەم زیە بۆ بەڕێستان دێت بۆ بەڕێستان وەک وتمان بۆ بەڕێستان بڵێیت بەڕێستان نەخۆشن زی زیند کrank فرمانی زاین بەم شێوەیە ئەیبینن گۆڕانکاری بەسەر فرمانی زایندا دێت ئەبێت بە زیند زی زیند گزوند بەڕێستان تەندروستن زی زیند müde بەڕێستان ماندوو هیلاکن
سەریکەن وەک بینیتان زۆر ئاسانە بەم شێوەیە فەرمانی زاین بەکاردێنین بەو هیوایەی سوودمەند بوو بێتن تاوانەیەکی تر شاد و بەختەوەر بن.